سڵاو خەڵکە خۆشەویست، بەخێر بێن بۆ کاناڵی تامی ماڵ و ئێمڕۆ دەگەینە یەک لە خۆراکە کۆن و گەرم و خەڵکەکانی کورد و ئێران، دۆینەی وشک. دۆینە خواردنێکی خۆرایە بێتایبەت بەنەمای ئاشە خۆشەویستەکانە وەک ئاشی دۆینە یان ئاشی گەرمەکان بۆ ئیستا و زستان. دۆینە تایبەتمەندی زۆری هەیە، ئەوەیە کە ماوەی زۆر دەماوێ و هەمیشە ئامادەیە بۆ خواردنێکی خێرا و تەندروستی و بە مەزە. بڕۆین بۆ پەیوەستیەکان. 1 کیلۆ بەلغوور گەندم، 6 کیلۆ دۆی قاو تورش، 2 کاشە خوێ، 4 کاشێش نەعلەی وشک. ئەگەر دەتەوێت دۆڵی ماڵەوە دروست بکەیت زۆر ئاسانە. ماستەکە بهێڵە دەرەوە یەخچەڵ چەند ڕۆژێک تاکو خۆی ترش بێت. پاشان ئاوی تیا تەنیشت بکە و دۆغەکەت ئامادەیە. بەلغوریش گەندم بشەوە بە ئاوێکی خۆر، پاشان بخشکێنە لە خۆرەوە و بە ئاسیابی ماڵەوە بیکە، تەنها زۆر ڕێزی مەکە تا نەبێتە ئارد، چونکە دۆینە دەبێت ئەو دانەی بوچکەکانی بەلغوری تێدا بێت. داهێنانی دۆینە. سەرەتا دۆغەکە دەنێنە سەر ئاگری ناوەند، کەمێک بەلغوور زیاد دەکەین، نزدیکەی 100 گرم، و بەردەوام دەبین لە تێکدانی بۆ ئەوە کە دۆغەکە نەبڕکێ و نەشکێ. کاتێکە دەبێتە جۆش، ئەو بەلغوورەی ماوە و خیەکە و نەعنای وشک زیاد دەکەین. ئەم قۆناغە زۆر گرنگە چونکە پەیوەستە بەردەوام تێک دەبێت تاکو مادەکان یەک بگرن و دۆغەکە نەبڕکێ. ئەم کارە نزیکەی 10 تا 15 خولەک دەماوێت. پاشان ئاگرەکە کەم دەکەین تا مادەکان بە ئارامی قەوام بگرن و قەڵەو ببن. کاتێک مادەکان قەڵەو بوو دەهێڵینە ساردی، بۆ ئەوەیە بەرکەی بچووک بکەین. کاتێکە خۆی سارد کرد بە شێوەی دڵخواز پانی بکە یان بەدەست وەک تەختەی بکە. من خۆم نازووک دەکەم چونکە خێراتر وشک دەبن و ڕەنگی خۆش دەگرێت. بەڕاستی باشترە 2-3 ڕۆژ بینە جڵۆ خۆر لە شوێنێکی پاک و بە هەوا بۆ ئەوە خۆر خۆی بخشکێنێ. پاشان دۆینەی خۆشڕەنگ و خۆرا تەندروست ئامادەیە. لە ڤیدیۆی داهاتوودا بەم دۆینەیە ئاشی بەمەزە دروست دەکەین. ئەگەر ئەم جۆرە خواردنەوەی دوێتانە حەز بوو، لایک بە سابسکرایب لەبیر مەکەن. لە کامنتەکانە پێمان بڵێن حەزتان لە چییە دروستی بکەین.